لە دیکەی هەفتەی 16 خولینیابی کوردستان و لەسەر یاریگای دووەمی خۆی هەولێر میوانداری زاخۆی کرد. لە سەرەتاوە هەردوویانە بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. زاخۆ بە چەند هێرشێک ویستی گۆڵی پێشکەوتنی هەبوو. لە خولەکی 20 نێچیروان ئیسماعیل بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ یەکەمی بۆ زاخۆ تۆمار کرد. هەولێر لە بەردەم هاندەرانی شاری یەکسانکردنەوە یاریەکەی کەوتە سەر و لە خولەکی 39 ئەو کارەی لە ڕێگای سەڵاح حەسەنی لاو ئەنجامدا. لە نیوەی دووەم زەرد پۆشانی هەولێر باشتر دەردەکەوتن و نزیک بوون لەوەی بۆ جاری دووەمیش گۆڵی میوانەکان بەهەژێنن. لە بەرامبەردا زاخۆ هەوڵەکانی کارانە بوون بۆ گۆڵ تۆمارکردن. دوای تەواوبوونی کاتی ئاسایی و یاسایی یاریەکە و کاتی زیادکراویش یاری بەیەکسانی مایەوە و بە هەمان ئەنجامی نیوە یەکەم بە کۆتا هات. والله بشكل سپاس بخدي راستي ملعب البيد انا وقتك باش الحمد لله سپاس بخ فريق ما قال باش ما جول كروف هجماش ما تشونو فريقهم بس هجمك برما جول مسار ما هاتو سپاس بخدي تعالج باش ملعب خصمي دا اداء شي جوانه پێشکەش کرد هەموو شتێکیان کرد تەنیا گۆڵی زیاتر بە هەرچەندە گۆڵی بەرامبەر هاتەوە ئەوەی لە توانای ڕاهێنەر و ستاف و یاریزانان بوو دەتوانم بڵێم 160 تطبیقیان کرد و ئەنجامیاندا بەڵام کەمی ئەزمون دیسان دووبارە دەکەمەوە وا دەکا کە خاڵ لە دەست بدەین لە ناو یاریگای خۆمان. بەم جۆرە هەردوویانە لە هەمان پێگەی خۆیان مانەوە و یەکە و دوو خاڵی گرنگیان لە دەستدا. زاخۆ خاوەنی 14 خاڵە و لە پلەی 13 هەولێریش لە دواوێتی بە 12 خاڵ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.